بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 145. زانیاریەکانت ساغ بکەوە. زاراوەکان لە لیستەکەدا دەستەواژەی گونجا و هەڵبژێرە. پرسیاری ژمارە 1 دابەش 2 یان نیو بۆ ژمارەی 10. کەرتی نیو لێرە چ هەڵبژێرم؟ کەرتەکی هاوتایە بۆ ژمارەی 10 باش نەنووسراوە ڕاستیبی بۆ ژمارە 10 نابی بۆ ژمارەی 10 0.5 لەدا کەواتە 1 لە 2 یان 1 دابەش 2 یان نیو هاوتایە بۆ ژمارەی 10 0.5 لەدا. پرسیاری 2 لە کەرتی 3/4 یان 3/4 یان 3 چارەک بە 3 جۆر دەخێنرێتەوە. ئەو ژمارە 3 یان ئەو ڕەنووسە 3 ناوی چییە؟ سەرەی کەرتە. ناوی سەرەی کەرتەیە. سەرە. ئەو چارە چی پێدە ناوی چییە؟ ناوەی تایبەتی هەیە؟ ژێرەی کەرتە. ژێرە. کەواتە زۆر ئاسانە ئەو ژمارەی کە لە سەرەیە سەرەی کەرتە ژێرەی کەرتە. یان سەرەی کەرت ژێرەی کەرت. کەرتەش ناکەرت. پرسیاری 3 کۆڵکەی ژمارە 1 بریتیە لەو ژمارەی دابەشی دەکات بەبێ باش نەنووسرایە دەبی ئەوەی زۆر دووبارە بکەمەوە. دەقەکان کوردیەکە زۆر خراپە بەداخەوە کۆڵکە غەڵەت نووسرایە هەڵەیە. کۆڵکەی ژمارەیەک بریتیە لەو ژمارەیە کە دابەشی دەکات نابی. دابەشی دەکات چییە؟ چێ دابەشی دەکات؟ لەو ژمارەیە کە ژمارەکە دابەش دەبێت بەسەری بەبێ هیچ بمێنێتەوە بەبێ ماوە. دەقەکی زۆر خراپ نووسرایە ئەگەر نەتوانی وەڵام بدەیەوە کێشە نییە. واتە مانای چییە ئەوە؟ واتە ئەگەر بۆ وێنە ژمارە 9 ئەمن دابەشی کەم بەسەر 2 کە دابەشی کەم بەسەر 2 دەکات 4 چەند جاران دووش دەکات 8 لەو 9 1 دەمینێتەوە کەواتە ئەو 2 کۆڵکە نییە چونکە ماوە هەبوو. 4 دروست بوو ماوەش هەبوو کەواتە نە 2 نە 4 کۆڵکەی ژمارە 9 نینە. بەڵام ئەگەر بەهات بە لە جیاتی 9 ئەمن 8 هەبە کە دابەشی کۆڵکەی یەکەم 2 یەکسانە بە 4 کەواتە 2 کۆڵکەیە 4ش کۆڵکەیە چونکە کە 8 دابەشی 4 دەکەم دیسان دەکات 2 هیچیش نامێنێتەوە. بەڵام ئەگەرە من بینم 8 دابەشی 3 کەم دەکاتە یەکسان دەبی بە 2 و دەمینێتەوە 2 کەواتە 3 کۆڵکە نییە. 3 کۆڵکە نییە چونکە کە 8 دابەشی کرد ماوە. بەڵام 2 کۆڵکەیە لێرە چونکە دەتوانم 8 دابەشی 2 کەم بەڵام ناتوانم دابەشی 3 کەم کەواتە ئەگەر ماوە ئەگەر ژمارەیەک ماوە توانای دابەشی نەبوو کەواتە کۆڵکە نییە. تەنیا کۆڵکە ئەوەیە کە هیچ ماوە نەمینێتەوە. بەڵام دەبوایە باشتر بنووسرابە. تێگەیشتنی کەرتەکان کەرتێک بۆ بەشە ڕەنگ کراوەکە بنووسە. لێرە ئەو شێوەیە ئەو بازنەیە کرایتە 4 بەش 1 2 3 و 4 چەند بەشی ڕەنگ کرایە 3 هەمووشی چەندە 4 کەواتە 3 لە 4 هەمیشە هەمووی لە خوارێ دەنووسرێ. 3 بەش لە 4 ڕەنگ کرایە ئەگەر بیان گوتبا چەند ڕەنگ نەکرایە 1 لە 4 ڕەنگ کرا و ڕەنگ نەکرای بە یەکەوە دەبیتە 1 تەواو 4 لە 4 واتە
یەکی تەواو. هەمیشە 100 دابەش 100 یەکی تەواو، 2000 دابەش 2000 یەکی تەواو، و هەر ژمارەیەک دابەشی خۆی یەکسانە بە یەک ژمارەی تەواو. لێرە بوویتە 2 بەش 1 بەش 2 بەش، چەندی ڕەنگ کرایە 1 بەش لە 2 بەش. چەندی ڕەنگ نەکرایە ئەویش 1 بەش لە 2 بەش. لێرە کرایتە 4 بەش 1 2 3 4، چەندی ڕەنگ کرایە 2 لە 4. تەنیا 2 دانە ڕەنگ کرایە، 1 و 2، هەمووشی 1 2 3 4، کەواتە 2 لە 4 ڕەنگ کرایە. کەرتەکەم نووسی. لێرە 1 2 3 4 5 6 6 لە 6 ڕەنگ کرایە، واتە یەکی تەواو ڕەنگ کرایە، هەمووی ڕەنگ کرایە، بەڵام دەبی بنووسی 6 دابەش 6. پرسیاری کەرتەکە بە پیت بنووسە، زۆر زۆر ئاسانە. لێرە بنووسە 2 بەش لە 3، ئەوها 2 بەش لە 3، یان 2 3 1 2 3 1، یان 2 بەسەر 3، یان 2 بەسەر 3. بە 3 4 جۆر دەتوانی بنووسی. لێرە 4 5 1 یان 4 بەسەر 5 یان 4 بەش لە 5. لێرە 1 بەش لە 6 یان 1 بەسەر 6. لێرە 3 بەش لە 8 یان 3 بەسەر 8 یان 3 8 1. هیوادارم ئاسان بی. ئاسانیشە. بەراوردکردنی کەرتەکان زۆر زۆر گرنگە، هەتا بڵێ گرنگە. لێرە دەمەوێت ئەوەی ڕوونکەمەوە کە ئەو هێڵکاریە، ئەو سۆرە کە یەکی دەنوێنێ، واتە یەکی تەواو تەنیا بۆ بەراوردکردنە، بۆ هیچی دی نییە، پێویستمان پێی نەدەبوودەنا. ئەگەر هەبی لێرە، ئەگەر نەبی هیچ کێشە نییە. بەڵام لەبەر چ لێرە ئەو یەکەشیان دانایە، تەنیا و تەنیا لۆ ئەوەی ڕوون بکەنەوە کە ئەو کەرتانەی لێرە نووسراینە هەمویان لە یەک گچکە ترن. وەکو دەبینن یەکەکە دوور و درێژە، کەرتەکان هیچیان ناگەنە یەکەکەی ماوە مایتەوە، کورتترن زۆر لە درێژی ژمارە یەک، واتە هەمویان گچکە ترن لە یەک کە بەراوردیان بکەین لەگەڵ یەک. یەک مانای چییە؟ واتە بۆ وێنە 3 لە 3 دەکا یەک، 4 لە 4 دەکا یەک، 5 لە 5 6 لە 6 11 لە 11 هەمویان دەکەنە یەک. هەموو کەرتەک، هەرچ کەرتەکمان هەبی، ئەگەر هاتوو، با لێرە تۆزە ڕوون کەمەوە، هەرچ کەرتەکەم هەبوو ئەگەر هاتوو سەرەی کەرتەکە گچکەتر بوو لە ژێرەی کەرتەکە، هەمیشە هەموو کەرتەکە بچووکترا لە یەک. ئەگەر هاتوو سەرەی کەرتەکە گەورەتر بوو لە ژێرەی کەرتەکە، هەمیشە کەرتەکە گەورەترە لە یەک. ئەوجا 2 3 4 5 گەورەترە لە یەک. کەواتە ئەوە زۆر زۆر گرنگە. یەک ژمارەیەک وەکو دیوارەکە لۆ کەرتەکان، کرد یان وەکو یەکە، واتە ئەگەر 4 لە 4 بی دەکاتە یەکی تەواو، یان گچکەترە لە یەک یان گەورەترە لە یەک. لەو سێ شتەی زیاتر نییە. یان دەکاتە یەکی تەواو، یان دەکاتە کەرتەکە دەکاتە بچووکتر لە یەک، ئەوها، یان گەورەترە لە یەک. لێرە بە پێچەوانە ببوورن. کەرتەکە بچووکترە لە یەک، ئەوها، یان گەورەترە لە یەک.
وابزانم ناتوانم ئەوها بنووسم. ئەگەر ئەوها بنووسم باشترەوە تا ئەگەرە من کەرتێکم هەبوو لێرە شیەکم هەبوو ئەو کەرتە بۆ وێنە 2/3 ئەو کەرتە بچووکترە لە یەک بچووکترە لە یەک بەڵام ئەگەرە من کەرتی 4/3 هەبوو ئەو کەرتە گەورەترە لە یەک ئەگەر 4/4 هەبوو یەکسانە بە یەک ئەوها. ئەوە باسی کەرتەکان. ئێستا بەراورد بکەین هەردوو کەرتەکە بەراورد بکە گەورەترە یان گچکەترە یان یەکسانە. لێرە دەبوایە ئەو کەرتانەی ئێرە بە شینی نووسراینە ئەو کەرتەش بە ڕەنگەشکە نووسراوە هەتا بەراورد بکەین بەڵام بە هەمان ڕەنگ نووسرایە. ئەو کەرتە 1/6 ئەوە تا 1/6. 5 دانە لەو کەرتەم هەیە 1 دانە 2 دانە 3 دانە 4 دانە 5 دانە بێگومان 5 دانە لە 6 هەر گەورەترە لە 1 دانە لە 6 وەکو دەبینین بە هێڵکاریش ئەو کەرتە درێژترە دوور و درێژترە لە تەنیا لەو کەرتەی چونکە لێرە 1 دانەم هەیە لێرە 5 دانە لە تەنیشتێکە بێگومان دەبی 5 دا بە 6 گەورەتربی لە 1/6 بە هێڵکاریەکەش هەر دیارە گەورەترە بەڵام هەردووچیان گچکەترن لە 1 هێشتا نەبووینە 1/6 هەر زۆری مایە ببیتە 1 5/6 تەنیا ئەگەر 1/6 دیکە لێرە بی دەبیتە 1 تەواو دەبیتە 6/6 زۆر کەمی مایە زۆر نێزیکە لە 1 بەڵام ئەوە دوورە لە 1 لێرە ئەو هێمای دادەنێم. ئەو کەرتە نارنجیە 1/3 بەش 2 دانەم هەیە 1/3 2/3 چونکە 1/3 ئەوەندەیە و 1/3 دیش لە تەنیشتی 1/4 3 دانەم هەیە لێرە لەبەر ئەوەی هێڵکاریەکەی ئەمن دەبینم پێویست ناکە خۆممان دیکەم دەزانم ئەو زەردە گەورەترە لەو نارنجیەی چونکە ڕسمەکە وێنەکە ئەو هایە جارێ ئەمن زۆر باسی ئاسانکاریم لۆ کرایە زۆر بە ئاسانی تەمەشای وێنەکەی دەکەم دەزانم کامەی گەورەترە جارێ بە خۆم نایبینمەوە کامەی گەورەترە و پێویست ناکە زۆر خۆممان دیکەم بە ئاسانی ئاسانکاریم لۆ کرایە تەنیا تەمەشا دەکەم زەردەکە هەر سێکیان لە تەنیشتێک دوور و درێژترن لە نارنجیەکەی کەواتە یەکسەر دەزانم کە 2/3 بچووکترە لە 3/4 نارنجەکە گچکەترە لە زەردەکەی لێرە قاوەیەکە و زەردەکەی بەراورد دەکەم دەبینم قاوەیەکە کورتترە کەواتە 1/8 5 دانەم هەیە ئەوە هەوا و 1/4 3 دانەم هەیە 3/4 گوتمان زەردەکە گەورەترە کەواتە 3/4 گەورەترە هەمیشە هێمایەکە لایەکەی کرایتەوە ئەو لایەکە کرایتەوە بەرامبەری کەرتە یان ژمارە گەورەکەیە. ئێستا بێمە لای ئەو دوو کەرتەی 5/6 5 دانەم هەیە 1 2 3 4 5 ئەو دەبینم بە چاو گەورەترە درێژترە لەو قاوەیەی کەواتە 5/6 گەورەترە لە 5/8 کەواتە 5/6 گەورەترە لێرەش دەبینم 1/4 گچکەترە لە 1/3 کەواتە 1/3 گەورەترە لە 1/4 لێرە کەسکەکەی بەراورد دەکەم لەگەڵ مۆرەکە 3 دانەم هەیە 1/10 3 دانەم هەیە لەو جۆری دەبینم کورتترە کەواتە 2/5 گەورەترە. ئێستا بێمە لای لاپەڕە 146 کەرتەکان و ژمارە دەیەکان پێداچوونەوەی خێرا کام کەرت بەشە ڕەنگ کراوەکە دەنوێنێەوە کام کرد بەشە
ڕەنگ نەکراوەکە دەنوێنێ. لێرە دوو بەشم تەنیا هەیە، یەکەچیان ڕەنگکرا، یەک ڕەنگ نەکرایە، کەواتە ڕەنگ کراوەکە یەک لە دوو، ڕەنگ نەکراوەکەش هەر یەک لە دوو، نیو بە نیو دەکاتە یەکی تەواو. پرسیاری دوو سێ بەشە، یەکی ڕەنگکرایە، یەک لە سێ ڕەنگکرایە، دوو لە سێ ڕەنگ نەکرایە. لێرە پێنجە هەمووی، سێ لە پێنج ڕەنگ کرایە و دوو لە پێنج ڕەنگ نەکرایە، کە کۆیان دەکەمەوە سێ و دوو دەکا پێنج لە پێنج دەکا هەمووی. لێرە سێ لە چوار ڕەنگ کرایە، یەک لە چواریش ڕەنگ نەکرایە، کە کۆیان دەکەمەوە ئەو دوو کەرتەی دەبیتە چار لە چار واتە هەمووی. هەمیشە دەبی بکاتە چار لە چار، سێ لە سێ، پێنج لە پێنج. لێرە چەند دانەیە؟ یەک، دوو، سێ، چار، پێنج، شەش دانەیە بە هەمووی. زوو 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 شەشەکەی لە خوارێ دەنووسم، چەندی ڕەنگکرایە و چەندیشی ڕەنگ نەکرایە. ئەوەی ڕەنگکرایە یەک لە شەش، ئەوەی ڕەنگ نەکرایە پێنج لە شەش. کەواتە ژێرەکە هەمیشە وەکو یەکە، نابی دوو ژێرەی جیاواز بنووس. لە پێش بڕکەیەکی ڕاکردن هاوار دووری 0.75 کیلۆمەتری بڕی، ئەوە هاوار. هیوا دووری 3/4 کیلۆمەتری بڕی. دەتوانی هێڵی ژمارەکان بەکاربینی بۆ نواندنی ئەو دوو دووریە. هێڵی ژمارەکان لێرە دروست کرایە. ئەگەر هێڵی ژمارەکان دروست بکرێ زۆر 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 ئاسانە خوێندنەوەی، بەڵام ئەگەر هاتوو بەخۆم هێڵی ژمارەکان دروستکەم هیچ ئاسان نییە. کەواتە لە کاتی هەبوونی هێڵی ژمارەکان ئەوە زۆر زۆر ئاسانە بتوانم ژمارەی بخینمەوە و بزانم کامە گەورەترە. هەمیشە ئەو ژمارانەی دەکەونە لای ڕاست گەورەترن لەوانەی دەکەونە لای چەپ. واتە ئەم دەبی یەکسەر بزانم ئەو کەرتە گەورەترە لەو کەرتە و ئەو کەرتە زەردە گەورەترە لەو کەرتە سەوزە و سۆرەکە لە هەمویان گەورەترە. ئەم دەبی ئەوەی بزانم. هەروەها ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارە دەیە، ئەویش گەورەترە لەو ژمارە دەیە. ئەوە هێڵی ژمارەکان. هەتا بچمە لای چەپ ژمارەکان کچکە دەبنەوە. ئێستا خاڵی ج ئەو دووریە دەنوێنێ کە هاوار و هیوا بڕیویانە. ئەوە خاڵی ج، ئەواتە ئەو خاڵە. ئەو خاڵە چەندە؟ لەسەرەوە بە کەرت نووسرایە، لە خوارێش بە ژمارەی دەی، بەڵام هەمان بەهایان هەیە. واتە چ بنووسم خاڵی ج یەکسانە بە 3/4، چ بنووسم خاڵی ج یەکسانە بە 0.75، هەمان شتە. یەکەچیان ژمارەی دەیە، یەکەچیان کەرتە. کەواتە هیوا و هاوار هەمان دووریان بڕیوە، بەڵام بە دوو شێوە نووسرایە. ئەگەر داوایان لێ کردی کامەیان زۆرتری بڕیە، هیچ کەسیان لە هیچیان زیاتریان نەبڕیە، وەکو یەکە یەکسانە. لەبیرت نەچی دەتوانی هێڵی ژمارەکان بەکاربینی بۆ نواندنی ژمارەیەکی دەی یان کەرتەک بە مەرجێک ژمارەکان نووسرابن لەسەر هێڵەکە. ئێستا ئەگەر ئەمن بخینمەوە، خاڵی ک چ دەنوێنێ؟ 1/5 یان 0.2. خاڵی ل چ دەنوێنێ؟ 2/5 یان 0.4. خاڵی م چ دەنوێنێ؟ 3/5 یان 0.6. خاڵی ن
چ دەنوێنێ کە لە هەمویان گەورەترە لێرە 4 بەش لە 5 بەش یان 0.8 دەتوانی خاڵی ناو بنێین بە 0.8 یان 4 بەش لە 5 بەش هیچ کێشە نییە یەکەچیان ناو دەنین واتە دوو ڕێگەمان دیتەوە لۆ ناولێنانی خاڵەکان چونکە هەموو خاڵەکان لێرە دوو ژمارەیان هەیە ناولێنان نیەوەی ڕاستی دیتنەوەی بەهای خاڵەکەیە خاڵەکە چ ژمارەك دەنوێنێ ئەو خاڵە چ ژمارەك دەنوێنێ باسی دوو ڕێ بکە بۆ ناولێنانی خاڵی ل گوتمان ئەوە ڕێک ئەوەش ڕێک خاڵی ل یەکسانە بە 2 لە 5 و هەروەها خاڵی ل یەکسانە بە 0.4 هەمان شتە دوو ڕێگەمان هەبوو ئێستا دیسان هێڵی ژمارەکان لێرە کرایە لە 0ەوە هەتا دەگەمە 1 ئەگەرە من هەموو ئەو ژمارە ئەو هێڵە گچکانە بژمێرم دەکاتە 100 دانە کەواتە لێرە نووسرایە کەرتێک لۆ خاڵی س بنووسە کەرت ژمارەی دەینا نووسرایە کەرت دەچمە لای خاڵی س دەبینم ئێرە یەکسانە بە 0.20 کەواتە ئێرەش یەکسانە بە 0.30 ئەوجا ئەمن دەست پێ دەکەم دەژمێرم مادام ئێرە دەبی یەکسانبی بە 0.21 0.22 0.23 و 24 و 25 26 27 28 29 30 کەواتە چونکە گەیشتمە 30 ژماردنەکەشم گەیشتمە 30 کەواتە ژماردنەکەم ڕاستە کەواتە ئێرە چ بوو ئێرە 0.22 بوو ئەوها 0.22 0.22 ئەوها 0.22 ئەگەر ئەوها بینووسم کو دەینووسم وەکو کەرت 22 لە 100 واتە 22 دا بەش 100 وەکو لێرە نووسیتیان ئەوها دەتوانم بینووسم خاڵەکە دەکاتە 22 لە 100 کەرتێکی دەیی ئەو جارەی نەدەبا نووسرا بە کەرتێکی دەیی دەبا نووسرا بە ژمارەیەکی دەیی باشتر بوو چونکە کەرت زیاتر ئەوهایە ئەوە کەرتە لێرە ئەوە شێوەی دەیە نەک کەرتی دەی بۆ خاڵی ش دەچمە لای خاڵی ش ئەگەر ئێرە 0.40 بی 0.41 0.42 0.43 0.44 0.45 0.45 تا ئێستا کەرتێک بۆ خاڵی ئەو خاڵەی بنووسە دەچم کەرتەکەی دەبی بنووسم دەچمە لای خاڵەکەی لێرە ئەوە 0.7 کەواتە 0.71 0.72 0.73 0.74 0.75 0.76 0.77 0.77 77 لە 100 کەواتە وەکو کەرت دەنووسم 77 لە 100 77 لە 100 لەسەر هێڵی ژمارەکانی سەرەوە خاڵک بۆ ئەو ژمارە دەیە دیار بکە و هەروەها بۆ ئەو ژمارە دەیەش خاڵک دیار بکە دەچم یەکەم جار دەگەڕێم لە 0.55 دەگەڕێم لە 0.55 بزانم 0.55 لە چێیە دێمە لای 0.50 لەوێوە دەگەڕێم دەست بە گەڕان دەکەمەوە 0.50
ئەوەش 0.60 کەواتە ناچارم دە لە مابەینیان هەیە کەواتە ئەوە دەبی 0.51 بی 0.52 0.53 0.54 0.55 کە گەیشتمە 0.55 خاڵەکەم دەست نیشان دەکەم. ئەو خاڵە ناوەچیشی لێ دەنێم بۆ وێنە ناوی خاڵی خ کە یەکسانە بە 0.55. ئەوە دەستنیشانم کرد دەبی خاڵەکەی ئەوها لەسەر هێڵەکەی دانێ. ئەو جارەی لۆ 0.45 دەستنیشان دەکەم دێمە لای 0.40 ئەو دەژمێرم 0.41 42 43 44 ئەوە خاڵەکە 0.45 لە ئێستاوە خاڵەکە دیارە تەنیا دەنووسم خاڵی ش خاڵی ش نەدەبووە ئەوەیان نووسی بە چونکە لێرە هەبوو ئەوەی ڕاستی بی کاتە خاڵی ش. لێرە لە بیرت بی کە سێڕێ هەیە لۆ بیرکردنەوە لە بەهای کەرتی 3 بەسەر 4 واتە لە خوێندنەوەی کەرتەکەەوەی ڕاستی بی کە دەخینینەوە 3 چارەک یان 3 لە 4 یان 3 دابەش 4 یان 3 بەسەر 4 3 لە 4 کاتە ڕێ زۆرە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 145 و 146 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.